پیاوێکی چاک هەبوو خزمەتی ماڵی فەقیرێکی دراوسەی خۆیانی دەکرد شتی بۆیان دەکڕی خواردەمەنی بۆیان دەکڕی پێداویستەکانی بۆیان دەبەردەکرد دراوسەی بوو خزمیشی نەبوو بەس تەنها دراوسەی بوو فەقیر بوو هەژار بوو هەندێک جار بە مناڵەکەی دەوت ڕۆڵە گیان بڕۆ لە ماڵ ئەو خزمە ئەو دراوسەی خۆمان عەفو ئەو دراوسەی خۆمان فەقیرەکە کە یارمەتی ئەدەم بڕۆ هەندێک خوێ بێنە خوێ هەندێک جار دەیناردەی بڕۆ شەکر بێنە شتی بەسیط هەندێک جار دەیناردەی بڕۆ دووسێ نان لە ماڵیان بێنە ئەوی باشە باوە گیان چی پێویستەکە ئێمە بچین خوێ و شەکر یاخود نان یا هەر شتێک لە ماڵی ئەو فەقیرە بێنین ئەوی ڕۆڵە گیان ئێمە یارمەتی ئەو ماڵە فەقیرە ئەدەین با دڵیان شتێک نەکا خۆم پێویستم بە خوێ ئەوان نییە بەس بۆی ئەیهێنم بۆ ئەوەی ئەوانش وا بزان ئێمەش پێویستمان بە ئەوانە دڵیان شتێک نەکا هەست بە شەرمەزاری بکەن هەست بە نوقسانی خۆیان بکەن منیش حەزەکەمان دێجار شت بێنم بۆ ئەوەی ئەوانش وا بزان ئێمەش پێویستمان بەوانە خۆ پێویستمان پێیان نییە بەس دڵیان پێی خۆشە بێ ئەڵێن ئەوانش شت لە ماڵ ئێمە ئەبن ئەمە یارمەتیداری فەقیرە نەک حیابردنی کیلۆیە خەیاری بێ و ڕەسمیە بگرە وێنەیە بگرە طەبەقەی هێلکەی بێ ڕەسمەکەی بگرە سەبەتێکی داناوە یەک کیسە خێو تێکرە 5-6 کیلۆیە عەلاگەیەکە بەس پڕی کردو لە خوێ ڕەسمەکە ئەگرێ بەڵاوی ئەکاتەوە یارمەتی فەقیر وەژار ئەوان نابێ ڕەسمی دەرگاکە ئەگرێت وێنەی دەرگاکە ئەگرێت من خزمە ئەزانمەوە دەرگای ما فڵان کەسە پێویست ناکە با ئێمەش بچین شتیان لە ماڵ بێنین بۆ ئەوەی هەست بە نوقسانی نەکەن ئەوان دەی خوای گەورە ئەم خێر و سەدەقەی گەورە دەکاتەوە کە بۆ خوای گەورە و ڕەزامەندی خوایە بۆ ناودەرکردن نییە خوای گەورە فەرزی نەکردووە لەسەرت ئەبێ ڕەسم بگری و وێنە بگری و خزمەتی هەژار بکەی بە وێنەگرتن ئەوە نەیتوانات بوو 5 ماڵ بێ 10 ماڵ بێ خزمەتیان بکە یارمەتیان بدە پێویست ناکە زۆر بێت و وێنە بگریت